بەڵێ بەڕێزان سەبارەت بەم پرسە بە ڕاگررتنی هاوکاریەکانی ڕێکخراوە خێرخوازی نێودەوڵەتیەکان بۆ پەنابەران گفتوگۆ لەگەڵ بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانانی دەکەین کە بەڕێزانە نێو ستودیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە بەخێربێی کاک موسا. ئەم کەمکردنەوەی هاوکاریانە یاخود ڕاگررتنی هاوکاریانە لەن ئەو ڕێکخراوە خێرخوازیانە چ کاریگەری چ کردوتە سەر ڕەوشی پەنابەران؟ بەتەکیید کاریگەری زۆری دەبێت و بەداخەوە کە دەڵێم ئەگەر هەر بەو شێوازە بەردەوام بن کاریگەریەکە هێشتا زۆر قورسریش دەبێت چکو هێشتا ژمارەیەکی زۆری هەم ئاوارە هەم پەنابەر لێرە لە هەرێمی کوردستاندا هەن. هێشتا نزیکە 1 ملیۆن ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان هەن. هێشتا 35 کەمپ لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. بەداخەوە وێڕایی ساڵانێکی زۆر بەسەر ئاوارە بوونیان بەسەر پەنابەر بوونیان، بەڵام هێشتا ئەو کەشە نەڕەخساوە کە ئەو ئاوارە و پەنابەرانە بگەڕێنەوە شوێنەکانی خۆن. تەبیعی ئێمە هەموو لایەکمان ئاوەتەخوازین، ئێمەمانان حکوومەتی هەرێمی کوردستان و خودی پەنابەران و ئاوارەکانیش کە دەرفەتێکی گونجاو بڕخسێت بۆی بگەڕێنەوە زێدگای خۆیان، بەڵام ئێمە خۆشیان لە نێزیکەوە بەداخەوە بارودۆخەکە دەبێنن. بارودۆخەکە هی ئەوە نییە کە بگەڕێنرێنەوە ئەوەی کە حکوومەتی عێراقیش لە ساڵانی ڕابردوو لە ساڵی 2020 ئەنجامی دابە بە زۆر داخستنی کەمپەکان. هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و خودی ئاژانس و ڕێکخراوەکانی UN لێ هات نەدەن کە ببوورە ئەمە شتێکی یاسایی نییە، ئەمە دەرەوەی پرەنسیپەکانی مافی مرۆڤە کە ئەبێ ئەو گەڕانەوەیەکی ئارەزومەندانە بێت، خەڵک بە شێوەیەکی ئارەزومەندانە بگەڕێنەوە. حکوومەتی هەرێمی کوردستان و حتا خودی ئاوارەکانیش لەسەر ئەوە کۆکن کە ئەبێ ئەو گەڕانەوەیە ئارەزومەندانە بێت، بەڵام بەداخەوە لە لایەکی ترەوە ئەبێن کە هاوکاریەکانی UN و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی زۆر کەمی کردووە و لە هەندێک شوێنیشدا بەشێکی زۆری ڕێکخراوەکان سەحبیان کردووە لە کاتێکدا کە بەداخەوە هێشتا پێویستیەکی زۆر بە هاوکاری و پشتگیری هەیە و ئەبێ لە هەموو ڕوویەکیشەوە بارودۆخی خودی هەرێمی کوردستانیش لەبەر چاو بگیرێت، چکو وەکو ئاماژەم پێدا تەنها ئەوانەی کە ئاوارەی ڕۆژئاوای کوردستانن لە سووریاوە هاتوونە هێشتا زیاتر لە 218,000 پەنابەر بوونیان هەیە لە هەرێمی کوردستان. 9 کەمپی تایبەت بەوان هەیە لە هەرێمی کوردستاندا و بارودۆخەکەشان ئەبێ هەرێمی کوردستان فریا دەکەوێت کە ئەوانە بژێنێت، ینی فریای ڕەوشی حاڵەتی ئەمانە بکەوێت. بەتەکیید ئەرکێکی زۆر قورسە و من لێرەشەوە داوا دەکەم لە ئاژانس و ڕێکخراوەکانی UN و لەگە جەنابی سەرۆکی حکوومەت کە زۆر علاقمەندە بە کێشەی ئاوارە و پەنابەرەکان و پێشکەشکردنی خزمەت گوزاری پێیان باسی ئەوەمان کردووە لەگە جەنابی وەزیری ناوخۆ لەگە پارێزگارەکان. ئێمە ئەو پارێزگانەی کە ئاوارە و پەنابەری تێدا نیشتەجێبوونە ئەوەمان خستوتە ڕوو کە حتا کۆبوونەوەیەکی فراوان لە دهۆک کرا کە پەرلەمانتارانی هەموو لایەنە سیاسەکانی تێدا بەشدار بوون و ئێمە راپۆرتێکمان خستە ڕوو لەوەدا کە بەداخەوە ئەو کێشانە هەنە، کێشەی خوێندنن، کێشەی تەندروستین، کێشەی حتا خۆراکن. یعنی ئەمەوێ ئەوە ڕابگەێنم کە خەبەرێکی زۆر ناخۆشە دوای 9 ساڵ لە پەنابەربوونی ئەو پەنابەرە خۆشەویستانە، لە دوای نزیکەی 8 ساڵ لە ئاوارەبوونی ئاوارەکانی پارێزگاکانی تری عێراق بۆ هەرێمی کوردستان، حاڵەتی بەشێک لەو خانەوادانە بەداخەوە زۆر نەخۆشترە لەو ڕۆژێکی ئەوان ئاوارە بوون کە بەڕاستی ئەمە لە ئاستی نێودەوڵەتیشدا ئەبێ قسەی زیاتری لەسەر بکرێت، ئەبێ هەنگاوی خێراتری بۆ بەهاوێژرێت. خوێندن بە هەموو توانایەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەوزوعی خزمەت گوزاریە سەرەتاییەکان وەکو حتا باش لە بیرمانەیەوە ئێمە هەموو لایەکمان لە بیرمانەکە لە ساڵی 2014 زیاتر لە 40 ڕۆژ بەسەر پەنابەربوونی ئەو پەنابەرانە 2013 تێپەڕی هەموو ئەو هاوکاری و خزمەت گوزاریانەی کە پێشکەش دەکران لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستان بوو کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر دیار و شانازی پێکراویان هەیە لە کوردستاندا. بەڵام ئەمڕۆ پاش ینی کەمکردنەوەی هاوکاریەکان یان بەجێهێشتنی کوردستان لەلایەن
ئەو ڕێکخراوانەوە من پێم وایە ئەبێ قابلی قبولکردن نەبێت و ئەبێ هەمومان لیان وەدەنگ بین کە ئەبێت تا ئەو ڕەوشە لە هەرێمی کوردستاندا پرسیارەشی دیکە دێنێتە پێشە ینی کاتی خۆی کە بەم سنگ فراوانیەوە ژمارەیەکی یەکجار زۆر لە ئاوارە و پەنابەری لە خۆگرت هەرێمی کوردستان ینی هیچ ڕێککەوتنێک عقدێک واژوویەک لەگەڵ ڕێکخراوە نێودوڵەتەکان کراوە سەبارەت بەمە ئەمەیان لە بەرچاو نییە کە هەرێمی کوردستان چۆن سنگ فراوان بووە خاشی خۆی کردوتەوە بۆ ئەو هەم پەنابەر و ئاوارانە هیچ ڕێککەوتنێک سەبارەت بەمە نیە بۆ هەماهنگگیکردنی زیاتر بەتەکیید لەم بابەتە ئەبێت لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان قسە لەگەڵ UN و حتا وڵاتانی هاریکاری بەخشیش بنچکو بەشێکی زۆری ئەو وڵاتانەی کە پشتیوانی سەرەکی کارەکانی UN قونسڵیان لێرە لە هەولێریش هەیە جگەلەوەی کە سەفارەتیان بەرپرسیان لەگەڵ کردوون ئەبێ قسەی زیاتریان لەسەر بکرێت ئەبێ ئاماری پوختر ئاماری ڕێکتریان بخرێتە ڕوو ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە هەموو ڕوویەکەوە ئامادەینە بۆ خستنە ڕووی ئەو مەترسیانەی کە لە ئایندەدا بەحقیقەت ڕوبەڕووی هەم ئاوارەکان و پەنابەران دەبێتەوە و هەمیش خەڵکی خۆجێ ئەو ناوچانە دەبێتەوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا هەموو لایەکمان چاوەڕوانی ئەوەمان دەکرد کە ئەبێت دەستخۆشی بکرێت لە هەرێمی کوردستان دەستخۆشی بکرێت لە لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بوو ئەو هەموو خزمەت گوزاریە و بۆ ئەو سنگ فراوانیەکی هەیەیان بووکە هەموو لایەکمان ئەزانین لە ساڵی 2013 هەتا 2000 و بە تایبەتیش 2014 کە ژمارەیەکی زۆر خەڵک بەداخەوە بەهۆی کارە تیرۆریستیەکانی تیرۆریستانی داعش ئاوارە بن و پەنان بۆ هەرێمی کوردستانی تا 2017 نزیکەی 2 میلیۆن ئاوارە و پەنابەر بوونیان لە هەرێمی کوردستان بوو یعنی تێکڕا سەداسی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانیان پێک دێنا کە بەڕاستی تو ئەمەد لەگەر هەر لایەنێکی پەیوەنددار لە هەر کۆنفرانسێک لە هەر کۆنگرەیەک ئەمە دەخستە ڕوو ئەم ئامارانە دەخستە ڕوو پێیان شتێکی زۆر سەیر بوو چۆن حکوومەتێک توانای هەیە ئەو هەموو ژمارە ئاوارە و پەنابەرە لە خۆیەوە بگرێت لە کاتێکدا وەکو جەنابشت ئاماژەت پێدا لە جاتی ئەوەی وەڵامی پاداشتی باشە بدرێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەبینین کە ئەرکێکی قورستر دەکرێت هەڵوێستەوەگرتوەکان سەبارەت بەمە چییە؟ ئەوانەی کە ئێمە بینیومانە بە تایبەتیش کە من کەسی یەکەمم لە UNHCR بینیوە کە لانی هەر پەیوەنددارە بە مەوزوعی ئاوارە و پەنابەرانەوە ئەوان ئیدارەی کەمپەکان دەکەن بێگومان لایەنی تریش هەن مەسئولەتی زیاتریان هەیە بەڵام ئەوەی کە کۆنتاکتی لەگەر ئێمە هەیە و هەر لایەنە پەیوەنددارەکە UNHCR ئێمە باسی ئەوەمان کردووە ئەوان کۆمەڵی پرەنسیپیان هەنە لە جێبەجێکردنی کاری ساڵانە و ڕۆژانەی خۆیان کە ماوەیەک بەسەر ئاوارەبوونی ئەو خەڵکەدا تێدەپەڕێت یان پەنابەربوونی ئەو خەڵکەدا تێدەپەڕێت سێ ڕێگایان لە پێشە ڕێگەی یەکەم ئەوەیە کە لەو شوێنە دەمێنەوە ڕێگەی دووەم ئەیە وڵاتی سێم هەڵدەبژن ڕێگای دووەم ڕێگەی سێم ئەوەیە کە بگەڕێنەوە شوێنەکانی خۆن بەداخەوە ینی هەموو ئەو ڕێگایانە ڕێگای گونجاو نینە ئێستا لە هەرێمی کوردستان چکو ئێمە کێشەی زۆرمان هەیە ئەوەی کە جنسیە دەدرێت دەدات بە ئەو ئاوارەیە ئەو حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان نییە تا ئەمانە جنسیان نەبێت ناتوانن کۆمەڵێ ماف هەیە پێی بگەن خەڵکێک هەیە ئەوە بە درێژایی 9 ساڵە مامۆستایە مامۆستای خۆبەخشە لەو ئەوانە ناتوانێت ببێتە کارمەند لە حکوومەتی هەرێمی کوردستان چکو جنسیانی ئەمە و کۆمەڵێک کێشەی تری زۆر کە بەداخەوە ئەمەوێ ئەوە سەرڕای ئەوەش بڵێ کە حکوومەتی عێراقیش هەر بە درێژایی پەنابەربوونی ئەو پەنابەرانە هیچ هاوکاریەکی ئەو پەنابەرانەی نەکردووە وەکو بابەتێک تەماشای کردووە کە لە دەرەوەی تەنانەت بەداخەوە ئەتوانم ئەوە بڵێم کە احترافی پێ نەکردوونەکە ئەمانە پەنابەرن بۆیشە جێ خۆیەتی بەڕاستی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت داوا لە ڕێکخرا و ئاژانسەکانی UN بە تایبەتی ئەو وڵاتانەی کە قونسولیان هەیە لە هەرێمی کوردستاندا کە ئەم بارودۆخەیان بۆ شڕۆڤە بکرێت ئەو ئاماژانەی کە هەن کە بەداخەوە پێشببینی ئەوە دەکرێت کە بارودۆخی ئاوارەکان زۆر خراپتر ببێتی پەنابەرەکان زۆر خراپتر ببێت بۆیان بخرێتە ڕوو بۆی هەموو لایەک ئاوڕەیەکی جددیتر بدەنەوە و ئەبێ ئەو ئەرکە تەنها بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەجینە هێڵدرێت چکو بە تەئکید وەکو جەنابشت لە یەکەم پرسیاری خۆتدا ئاماژەت پێدا ئەرکێکی قورسە وڵاتانی گەورە ناتوانن لە بەرامبەر ئەم ئەرکەدا بتوانن هەموو لایەنەکانی ژیان دەستەبەر بکەن چجا ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە بەردەوام کێشەی ئابووری هەبووە و هەموو لایەکمان دەزانین کە حکوومەتی عێراق حکوومەتی مەرکەزی ساڵانێکی زۆرە کێشەی دارایی هەیە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و بودجەی هەرێمی کوردستان قەتع. بەڵێ بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی سوپاس بۆ جەنابەت ماندوومان کردیت.